هەر لەسەر ئەم پرسا میوانداری بەڕێز دکتۆر کرمانج عوسمان ڕاوێژکاری شارەزای ڕاوێژکار و شارەزای یاسایی دەکەن کە لە ستۆدیۆ لەگەڵمانە. دکتۆر بەخێر بیت، بالۆ پرسیارەوە دەست پێ بکەم، ینی بنەمای جیاکردنەوەی دەسەڵاتەکانی یاسادانان و جێبەجێکردن و دادوەری تا چەند لە کوردستاندا لە هەرێمی کوردستاندا جێبەجێ کراوە؟ بەڵێ زۆر سپاس دەکەم. لە ڕاستیدا ئەو بنەمایەکی سەرەکیە نەک تەنها لە هەرێمی کوردستان لە هەموو وڵاتانی دنیا بە تایبەتی ئەو کۆمەلگانەی کە بە ئاراستەی بە مەدەنی بوون وەرەوە بە دیموکراسی کار دەکەن. بنەمای جیاکردنەوەی دەسەڵاتەکان یەکێکە لە خاڵهەرە گرنگەکانی پرۆسەی دیموکراسی. لێرەدا ئەگەر تێبینی بکەی لە هەرێمی کوردستان بەداخەوە ئاراستەیەک دروست بووە، جا ئاراستەیەکی پۆپۆلیستیە بۆ بەدەستێنانی دەنگ و ناوبانگ، جا لەسەر ئاستی سیاسی بەداخل لەسەر ئاستی بڕیاریشی دادگا بێدان، تەنانەت لەسەر ئاستی هونەری و بابەتەکانی تریش بێت. هەوڵی ئەوە دەدرێت دائیمەن ئەو بابەتانە بەو شێوازەی لێبێت کە دەبینین ئێستا لەسەر سوشیال میدیا وەروەها لەسەر بابلەن سەکۆیەکانی تری ڕاگەاندن بڵاو دەکرێتەوە. دەسەڵاتی جیاکردنەوە لە هەرێمی کوردستان هەر لە ساڵی 92 دوایەوەی کەەوە حکوومەت هەرێمی کوردستان دامەزراوە، دواتریش دوای پرۆسی ئازادی عێراق و ساڵی 2005 بەدواوە بە یاسا هەمووی ڕێکخراوە. هەرێمی کوردستان لەسێ دەسەڵاتی جیاواز پێک دێ، لە ساڵی دادوەریش دەسەڵاتێکی تایبەتمەند و حساسیشە، چونکە لە کۆتاییدا وەکو فیلتەر بڕیاری یەکلاکرەوە دەدات. بۆ نمونە ئەگەر هاتوو کێشەیەکە بێت لە بنکەی پۆلیس چارەسەر نەبێت، چەندین فیلتەری تر هەیە جگە لە دادگای لێکۆڵینەوە، دواتر دادگای تایبەتمەند، دواتر دوو ئۆپشنی تری پێداچوونەوە و تێهەڵچوونەوە هەیە. کەواتە ئەوەی کە ئێستا دەبینین پەلەپەل و زووی پێوە دیارە، زیاتر با بڵێن هەڵایەکی ئیعلامی هەوڵ دەدەن دروست بکەن، چونکە هێشتا بڕیارەکە بڕیاری قەتعی واتە بڕیاری کۆتایی نییە، چونکە هێشتا ڕێکارەکانی تانە لێگرتنی تێدا ماوە. بۆیە لە هەرێمی کوردستان بڵێ بە ئاشکرا یاسای جیاوازمانەیە، دەسەڵاتەکان جیاوازن و تەدەخولکردن لە کاروباری دەسەڵاتی دادوەری لە کۆتاییدا دەبێتەوە هۆی فەوزا، لە هەمان کاتیش دەبێتەوە هۆی ئەوەی کەوا مافی خەڵک وەرەوە مافی هەموو لایەنەکان بفوتوێت. بۆیە بۆ کارێکی باشنە لە ئێستادا بە تایبەتیش لە لاوازکردنی متمانەی هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی لە بەرامبەر دەسەڵاتی دادوەری. باش، ینی بنەمایەکی گرنگی حکومڕانی سەربەخۆیی دەسەڵاتەکانە، بە تایبەتیش دەسەڵاتی دادوەری. تۆ وەکەوەی کە لە نێو دادگاکانی هەرێمی کوردستاندا کار دەکەیت، ئەوەت بەدی کردووە کە تەدەخولاتێکی زۆر هەبێت سەبارەت بە دادگاکانی هەرێمی کوردستان؟ هەندێک جار کێشەی شیاندنی یاسایی واتە تەکلیفی قانونی دروست دەبێت. بۆ نمونە کەسێک ئەگەر ڕۆژنامەنووس بێت، ئەو دەڵێ بە جوێرەی یاسای سندیکا من ڕوبەڕووی دادگا بکرێمەوە، نەک بە جوێرەی یاسای سزادانی عراقی. لێرەدا بابەتەکە وەکو یەک پاکەیەکی دەبی سەیر بکرێت. ئایا ئەو کەسانە بۆ نمونە ڕۆژنامەنووسن، بەڕاستی ڕۆژنامەنووسن و ئەندامیەتیان هەیە لە سندیکا، وەروەها دەزانن ئەتیکی ڕۆژنامەنووسی، وەروە ئەو یاسایانەی کەوا بەرکارە لە بواری ڕخستنی کاروباری ڕۆژنامەنووسی چۆن و چۆنیە، چونکە خەڵکی ئاسایی ئەگەر هەڵەیەک بکە یەکجار لەسەری هەژمار دەکرێت، بەڵام ئەگەر هاتوو کەسی یاساناز یاخود کەسی ڕۆژنامەنووس لە بوارەکەی خۆی هەڵە بکە بە دووجار لەسەری هەژمار دەکرێت. بۆیە دەبینین زۆر جار خەڵکانەکەن لە پەناەوە بە ناوی ڕۆژنامەنووس و بە گرتنە دەستی مایکێک ممکنە دەنگ کۆ بکەنەوە بۆ هەڵبژاردن لە داهاتوو، یاخود ببنە دەستێک بۆ ئەوەی کە بەرامبەر بەلایەنی سیاسی کار بکەن. کەواتە خۆی لە خۆیدا دەبێتەوە چەک بکەیەوە بە ئەساسەوە کە ئەو ڕۆژنامەنووسیانە بۆی بتوانێت تەکلیف قانونەکەی بکەیت. دوو کە ئەو بابەتانە دەچێتە دادگا زۆر جار وا بووە کەسێکە لەسەر بابەتێکە، بەڵام دواتر دەردەکەوێت بابەتی ترە، هەر بەگەوەی کە لە بەیاننامەکە بینیمان بابەتی تر هاتوۆکایەوە، بۆ نمونە تۆماری دەنجی، سیارەی بێوەڵگا، مەسەلەی چەک و تەقەمەنی. ئەو لێرەدا سیفەتەکە دەگۆڕێت، سیفەتەکە ئەوە نیە ئەگەر هاتوو گرتبوونەوە بووە سەبارەت بۆی کە ئایا حکوومەت خزمەت گوزاری دابین ناکە یاخود موچە دواکەوە. لێرە بابەتەکە دەگۆڕێت، ڕاستە کە لە سەرەتاوە ممکنە شەکوایەکە داوایەکەوان نووسرابێت، بەڵام دواتر لە تحقیق ئێمە بۆ قۆناغی تحقیقمانەیە لەبەرەوەی شتی تر بەدیار دەکەوێت، دوای دەردەکەوێت کە ئەوە لەوانەیە بچێتە چوارچێوەی تەمەڕوت لەسەر حکوومەت، تەمەڕوت لەسەر دەوڵەت. بۆیە ئەو تاوانانەی کەەوە ئەوان پێوە بڕیاری دادگای لەسەر دەرچووە، ئەو تاوانە نییە کە لە سەرەتاوە بۆ نمونە لەسەری گیراون یاخود بابن. بۆیە لە دادگاکانی هەرێمی کوردستان بەڕاستی لەبەر کەمی هۆشیاری یاسایی بە شێوەیەکی گشتی لەسەر ئاستی هاوڵاتی لە هەمان کاتیش ئەو پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان ئێستا تێدەپەڕێت کە بە شێوەیەکی گشتی سوشیال میدیا لە خزمەتی پرۆسەی سەروەری یاسانیە. بۆیە دەبینین ئەو فەوزای دروست دەبێت، ئیتر تۆ ناچار دەبیت لەسەر ئاستی دەسەڵاتی دادوەری یان پەرلەمانیان حکوومەت زۆر جار بەیاننامە دەرکێ ڕوونکردنەوە دەرکە. باشە، لەلایەکی دیکەوە هەندێک لایەن بە تایبەتی ئەم چەند ڕۆژە سەبارەت بە دادگایکردنی ئەمانەکە ئێساوە باسوخواسی لەسەر ینی باس لەوە دەکەن کە دادگاکان سەربەخۆنین لایەنگیری دەکەن. ینی دەمێ ئەوە لێ بپرسم دادگاکانی کوردستان لە ئاستی سەربەخۆیان تا چ ڕادەیەکە فعلەن سەربەخۆن یاخود لایەنگیری دەکەن؟ بڵێ لە ڕووی یاساوە بەڵێ سەربەخۆن،
لە ڕووی مقارنەوە بەراورد ئەگەر هاتو هەرێمی کوردستان بەراورد بکەین بە وڵاتێکی وەکو کەنەدا و ئوسترالیا و ئەمریکا بەدڵنیایی جیاوازی هەیە بەڵام دادگاکانی هەرێمی کوردستانی زۆر جیاوازترن لە دادگاکانی بۆ نمونە وەکوی عێراق و ناوچەکانی تر بەلایانی کەم بوونی دادگا بوونی ڕێرەوی یاسایی بۆ سکاڵاکردن و وەروە بەڕێوەبەرچوونی پرۆسەی دادگایی ئەوە خۆی لە خۆیدا خاڵێکی زۆر گرنگە چونکە ئێمە سەردەمانێکمان بیتە کە دادگای عورفی هەبووە دادگای شۆڕش هەبووە زۆر بە شێوەیەکی شکلی زۆر خەڵکیان ئەدام کردووە لە سێدارە دراوە خەڵکێکی زۆر لەناو بردراوە ئێستا ئێمە مۆڕمانەیە بۆ نمونە کاتی خۆی ئەگەر کات و کەسێک توندی تویژی خێزانی ئەنجام بدابا ممکنە سزای لەسەر نەبوو بەڵام تۆ ئێستا یاسایەکەیە کەواتە بەجێری ئەو یاسایە دادگایەکەیە کەواتە لە کۆتایی مەمەڕێکەیە ڕێرەوەکێ تۆ دەتوانی بچی بیگرێ بەربەوەی داوا تۆمار بکەی و بەڕێگایەکەدا بڕوە دادگاکانی هەرێمی کوردستان طموحی ئێمە ئەوەیە وەکو دادگای وڵاتانی پێشکەوتوو بێ و کاری دەبێ سەروەری دادگاکانیش تەنها ئەوە نییە سەروەری دادگا بابەتێکی فراوانە پەیوەندی بە زۆر لایانی جیاواز وەروا زۆر لایانی تەکنیکی و سەرچاوی مروی بابەتەکانی تریشی هەیە بەڵام من دڵنیام لەو بابەتانە بە نەبوونی بەڵگا هیچ جۆرە بڕیارێک لەو بڕیارانە دەرناچێت چکە و مەسئولیەتێکی گەورەی لە هەمان کات بواری تانە لێدان و لێ کۆڵینەوە لەسەر ئەو بابەتە دەمێنێت لە داهاتوو زۆر باش ینی تانەدانەکان وەک دەبینین بە جۆرێکی دیکەیە ئەمە ڕەوایەتی تا چڕادەیەکەین بە تایبەتی لەم چەند ڕۆژەکە کۆمەڵێک تۆمەتبار دادگایی کران کۆمەڵێک لایانی فەرمی ینی ڕاوبۆچوونیان هەبووە سەبارەت بە دادگا و حکم لە هەرێمی کوردستاندا ینی ئەمە بەدەست وەردان دەستێ وەردان دەخەملێندرێت لە قەڵم دەدرێت یاخود تەدەخولێکی شەرعیەکە دەیکەن لە بواری یاسا بەشێوەی گشتی بە تایبەتی لە دادگاکان بابەتەکەیە کە ئێمە زۆر ینی باسی دەکەین و زۆر جاریش لەسەر ئاستی دنیاش باز دەکرێت کاتێک کە بڕیاری دادگا دەردەچێت ئەو بڕیارە ئەگەر هاتوو بەدڵی لایەنێکی بەرامبەر نەبوو لە دوولایەنەکە بەدڵنیایی ئەو دڵێ سەروەری یاسانیە وەروها ئەو بڕیارە زوڵمی تێدا وەروها لە قازانجی منیە وەروها عەدالەتی دانیە لەبەرچێ لەبەر ئەوەی دائیمەن کە دادگا کە دادوەر بڕیار دەدا بەتەکید ئەو بڕیارە لە قازانجی لایەکە و لە قازانجی لایەکەی تر ناکەوێتەوە کەواتە بە بەردەوامی لە پرۆسەی دادگایی هەرگیز نەبووە کە پرۆسەی دادگایی تەواو بێت هەردوو لایەن بێنە دەرەوە لە دادگا هەردووکیش مرتاح بن و هەردووش بڵێن بڕیارەکە بەدڵی ئێمە بۆیە ئەوە تەوقعە کە هەمیشە بڕیارێک لە بەرژەوەندی لایەنێک دەرناچێت ئەو لایەنە ئیتر مەزلومیت پیشان دەدا وەروها دەڵێ ئەو بابەتانە بە شێوە نەبووە کەواتە ئەوە شتێکی نۆرمەڵە بەڵام جگەلەوەی کە دەسەڵاتی دادوەری هەیە چەندین دامەزراوی تر هەیە لە هەرێمی کوردستان کە دەتوانن وەکو کواڵیتی کۆنترۆلێک بە دوواداچوون بۆ پرۆسەی دادگایی بکەن دەستەی مافی مرۆڤ هەیە دەستەی بۆ نمونە دەستپاچی دەستەی نەزە هەیە دەتوانین بە دوواداچوون کە نەک بە دوواداچوون بۆ بڕیاری دادگا چکە بڕیاری دادوەر ئازادە بەژێری بنەماکانی یاسەکە ئەو بڕیاری داوە بەڵام لەسەر پرۆسی بڕێوەچوونەکە بۆ نمونە ئێستا بازەوە دەکرێت ئەندام پەرلەمان ئامادە بووە کۆنسولی وڵاتان ئامانەت بووە ئەوە بەبەستی لێرە زەمانەتی شەفافیەتە بۆیە لە ئەسڵ دادگا دەبێت بە ئاشکرایی بکرێ بەڵام ئیلاگەر هاتوو هۆکاری دامەخ وەروەها هۆکاری دیاریکراو هەبوو ممکنە دادوەر داوا بکە دادگایەکە سڕی بێ و لە هەرێمی کوردستانی زۆربەی دادگایەکان بەنهێنی ناکرێت هەمووی بە ئاشکرا و بە شەفافە تەنانەت زۆر جار ئێمە کە لە دادگا بووینە قوتابی زانکۆ هاتوون ئەوانەی کەەوە تەطبیقیان هەبووە بەشداریان کردووە بۆ لایانی تر هەیە کە دەتوانن دەبڵ چێک بکەنەوە واتە پێداچوونە بکەنەوە لە کۆتاییدی ئەوە هێشتا وەکو باسمان کرد بڕیاری کۆتایی نیە هێشتا بڕیاری کۆتایی زۆرکەواتە لەسەرەوە کە بڕیاری کۆتایی نیە زۆر بە کورتی ئەگەر بکرێ وەڵام هاوکاران ئاماژە دەدەن ینی تا ئێستا بڕیاری کۆتایی نییە مەجای تانەدان ماوە مەجای دانیشتنی دیکەمەوە کە بڕیاری کۆتایی لێ بدرێت کۆمەڵێک هەوڵی لە ڕێگەی کۆنگرە ڕۆژنامانەوە یاخود تانەدان بە جۆرێکی دیکەی دوور لە چوارچێوەی یاسایی ئەمانە تا چەند تەسیراتیان هەیە لەسەر بەلاڕێدا بردننی کەیسەکە کاریگەریان نابێت لەسەر دادگا و لەسەر بڕیارەکانی دادوەر چکە دادوەری احتیماد ناکاتە سەر سوۆشەل میدیا دادوەری احتیماد دەکاتە سەر یاسا وەروەها ئەو یاسانەی کەەوە بکارن ئەوەکەی تر دەسوێتەوە چارچەوەی ئەو با بڵێن شەپۆلە پۆپولیستەی کەەوە ئێستا خەڵکی هەرێمی کوردستان بەداخەوە پێوە سەرخاڵ بووە مەسەلەی خۆ دەرخستن وەروە مەسەلەی بەدەستێنانی شوهرەت ئەوە هیچ کاریگەری نابێت بۆیە لە کۆتاییدا تانەکان تەنها تانەی یاسایی جێگای خۆی دەگرێت هەر تانەیەکی تر تانەی سیاسی یاخود تانەی میدیایی لە دادگاکانی هەرێمی کوردستان کاریگەری نابێت. بەڵێ بەڕێز دکتۆر کرمانج عوسمان ڕاوێژکار و شارەزای یاسایی سوپاس بۆ تۆ ماندوومان کردیت. زۆر سوپاس.